لێرەوە دایک دەبێتە پەروەردەکار ئاراستەکاری مناڵان بۆیە ژنان ڕۆڵێکی ئێجگار باڵایە. ڕۆژی زمانی دایک پیرۆزەکەی لەسەر جەمع خێوەرانی ئەوانە خێوەرانی کە بە زمانی دایکیان قسە دەکەن و دەنووسن دەخوازین هیچ کەسێک نەمێنێت کە بە زمانی دایکی نەنووسێ و بخوێنێ و قسە بکە. بێگومان کاتێکەوترێ زمانی دایک ناوهێنانی دایک خۆی لە خۆیدا بەهادان و گرنگی پێدانە بە پێگەی ژنان چونکە لەو کاتێک کە مناڵ لە دایکە بێتە ئەو کاتێککە لە دنیا دەرەچێ بێگومان کاریگەری دایکی لەسرە زمانەکەش لە دایکەوە وەرەگرێ بۆیە دایک دەتوانین بڵین بەشێکی گرنگ لە ڕێگەزەکانی بەردەوامی ژیان ئەبەخشێ بە مناڵەکان ئەویش زمانە و جگە لە زمان پەروەردەکردن ئاڕاستەکردن ئەرکەکانی دایکە.